کۆبووینەتەوە کە داوای لێبوردن لە خەڵکی سلێمانی بەگشتی و نەخۆشانی شێرپەنجە بە تایبەتی بکەین. پێتان ڕابگەینین کە ئێمە چیتر ناتوانین دەرمان و پێداویستیەکانی نەخۆشخانەی هیوا و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی دابین بکەین. جێگەی ئاماژە و ئاگاداری بەڕێستانە کە ئێمە وەک کۆمپانیەکان سەرەڕای ئەوەی پابەندی هەموو ڕێکارەکانی یاسایی و دارایی خۆمان بووین لە پێدانی باج و گومرگ و خیتاب زەمان بە پارەی کاشی خۆمان وە سەرجەم ئەو پێداویستیانەی کە پێویست بووە دابین کراوە بە پارەی خۆمان کردراوە. بەڵام ئەوە نزیکەی 3 ساڵە وەک پێویست شایستە دارایەکانمان بۆ سەرف نەکراوە و پارەی ئەو مەوادانەمان نەدراوە تێکە گرێبەستمان هەیە لەگەڵ نەخۆشخانەی هیوا و سندوقی شێرپەنجە و هەروەها تەندروستی سلێمانی تەنها بۆ بە ژمارەیەک لەسەر حساوی بانکیمان. ئێمە لە سۆنگەی بەرپرسیارەتیمانەوە بەرامبەر نەخۆشەکانی شارەکەمان لەو ماوەی پێش و بەردەوام بووین لە دابینکردنی پێداویستیەکان و دەرمانەکان. بەڵام ئیتر بووە باگرانێکی گەورە لەسەر شانمان و بەشێکی زۆری کۆمپانیەکان تەنانەت پارەی موچەی کارمەندەکانیشان پێ نادرێت. داواکاری لە حکوومەتی هەرێم کە سەرجەم شایستە دارایەکانیشمان نەبێت بەشێکی شایستەکانمان بۆ دابین بکات بۆ ئەوی بتوانین بەردەوام بین و نەخۆشی بەردەوام بین لە دابینکردنی دەرمان و پێداویستی پزیشکی